بەڕاستی لە کاتی خۆیان بۆم نەکرا بێمە خزمەتی ئەو بنەماڵە بەڕێزانە هاتم بۆ پێشکەشکردنی تازیە و سەرخۆشی و هاوخەمی تعبیرکردن و سوپاسی ئەو خۆڕاگریە و سوپاسی ئەو خەڵکە بە ڕێزەی کە لە هەموو توێژەکان تەفاعولیان کرد لەگەڵ ئەم ڕووداوە لەگەڵ ئەم کارەساتە و بۆ سوپاسی دۆهۆکی دەلال و خەڵکی بادینان کە زۆر جار مۆسیبەتی گەوریان دیوە و بە سەرکەوتووی بەڕێیان کردووە ئینشاءڵڵا مۆسیبەتە شەروا بێ و داواکەین و کۆششەکەین هەوڵە دەین بۆ ئەوەی کە دەستی چەپەڵی پشتەوەی ئەم جەریمەیە کەشف ببێەوە بە سزای عادلانە بگات و مەوزوعەکە نەبێ بەژێر پێوە ئینشاءڵڵا هەوڵی ئەوە دێن لەگەڵ دەوڵەتی تورکیا و خەڵکی معنی لێرە لە هەرێم کە مەسەلەکە بە نەتیجەیەکی ئیجابی بگاوە کەشف قاتیلەکە دیارە بەڵام دەستی پشتەوەی دیار نیە هێشتا ئەو جارێکی تر سەرخۆشی تەقدیمی هەموو خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی بادینان بە تایبەتی و بنەماڵی بەڕێزی حاجی عەبدوڵڵا و مەلا ئەحمەد دەکەم کە مصیبەتێکی گەورەیان لێ خەوماوە بەڵام ئینشاءڵڵا پلەی و دەرەجیان شەهیدیە و شەهیدی شانازی هەمومانەوە هەمووشمان تەمەنای شەهیدیەکەین لە ڕێی خوا خۆزگە بەو جۆرە مردنانەی کە ئینسانتیایە سەربەرزە بێەوە ڕووسور و قەبوڵ لای خوا بێ